بەڵێن لەگەڵتان بەردەوامین لە تەوەریکی دیکەی پرۆگرامەکەدا باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەین. ئێستا ئەگەر هەر کەسێکی بە ئەزمون لە ژیانە ئەزمونێکی هەبوو بێت لە ژیانە و تەمەنێکی کردبێ بدوێنیت ئەڵێ ژیان لە ڕابردووە بۆکو ئێستا نەبوو. ژیان لە ڕابردووە ئێمە بەردەوام ئاگامان لە یەک بووە، خوشک و براکان و کەسە نزیکەکان، کەسە دوورەکان، هاوڕێکان و دراوسەکانیش ئاگامان لە یەک بووە، بەردەوام لە ناخۆشیەکانە بەیەکەوە بووین و ناخۆشەکانمان بەیەکەوە تێپەڕانوە و پشتی یەکمان گرتووە و لە خۆشەکانیشە بەردەوام لەگەڵ یەکا بووین و ئەو خۆشیەمان بەیەکەوە کردووە. بەگشتی باز لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانەکەین لە ئێستا کاڵبوونەوەک لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە هەیە. بۆ ئەمە وای لێ هاتووە چی بکەین تا پەیوەندی کۆمەڵایەتیەکان توند و تۆڵکەین لەبەرەوەی کە ئێستا میوانەکەمان باسی گرنگی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیشمان بۆ کات. میوانەکەمان زۆر بەڕێز مامۆستا پشتیوان جەمال ڕاهێنەری گەشتبێدانی مرۆیی. مامۆستا سڵاوت لێ بێ بکاتەوە. سڵاو لەبەڕێ زیشتان، زۆر سپاس بۆ میواندارێکەشتان. مامۆستامێ بۆ دەست پێ بکەم پێناسەی بەڕێزت بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان چی و بۆ پێشتر گفتوگویەکمان کرد چەند بەشێک پەیوەندی کۆمەڵایەتیەکان باس لەوە کرد کە چەند بەشێکی هەیە. دەستان خۆش بیاخۆ ئەگەر بین پێناسەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بکەین ئەتوانین بیکەین بە دوو بەشەوە. پەیوەندی تاچی هەیە، پەیوەندی کۆمەڵایەتی تاچێک بۆ چواردەورەکەی، ئەمە ینی کۆمەڵێک سلوکە، کۆمەڵێک پەیوەندیە تاچێک لەگەڵ چواردەورەکەیە ئەینوێنێت یاخود ئەیبەستێت. دووهەمیان بریتێ لە کۆمەڵێک کەس لەگەڵ کۆمەڵێک کەسا کە ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی پێ ئەوترێت. ینی کۆمەڵی خەڵک لەگەڵ کۆمەڵی خەڵکا پەیوەندی ئەبسن کەواتە ئەگەر پێناسەی بکەین بریتیە لە کۆمەڵێک هەڵوێست و کردار کە مرۆڤەکان بەرامبەر بە یەکتری ئەینوێنن. لە ئەنجامی ئەم هەڵوێست و کردارانە بەرامبەر بە یەکتری خۆشەویستی لە نێوانیانە یاخود هاوکاریکردن لە نێوانیانە دروست ئەبێت. دوایین ئەم پێناسەی بۆ بکەین بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان. بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی بزانین پەیوەندی کۆمەڵایەتیەکان کۆمەڵێک جۆری هەیە. جۆری یەکەمیان ئەتوانین بڵین پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ پلەیەکەکان. پلەیەکەکان چێن؟ پلەیەکەکان دایکە، باوکە، خوشکە، برایە لەگەڵ منداڵی خۆت یعنی خێزانەکەت. ئەمانە پیان ئەوترێت پەیوەندی کۆمەڵایەتی پلەیەک کە زۆر زەڕورە مرۆڤ گرنگی پێ بدات و بە هیچ شێوەیەکیش تەنانەت لە شەریعەتی ئیسلامیشە بە هیچ شێوەیەک پچڕاندنی پەیوەندی لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە شتێکی باش نییە، بەڵکو بە پێچەوانەوە ئەبێتەوە بەردەوام پەیوەندیت لەگەڵ یانە بەهێز بێت. خوشک و برا خۆتان ئەزانن چەند پێویستە لە ژیانە بۆ ئێمە دایک و باوە کە تا لە ژیان نامابێتن خزمەتکردنیان وەکو شریعەت ئیسلامیش خی گەورەش فەرمانی پێکردوین کە خزمەتیان بکەین. ئەمە پەیوەندی دەرەجەیەکەکان. پەیوەندی دووەمیان جۆری دووەمیان توانین بڵین دەرەجە دووەکانە. دەرەجە دووەکان چیان؟ دەرەجە دووەکان بۆ نمونە مام، خاڵ، پور و ئامۆزا، خاڵۆزا، پورزا، ئەمانە پیان دەوتێت دەرەجە دووەکان. یعنی تۆ لە دوای دەرەجەیەکەکان دەرەجە دووەکانێ کە بە هەمان شێوە ئەمانیش زۆر پێویستن. یعنی ئەگەر دەرەجەیەکەکانن ئەتوانین بڵین وەکو هەواوان، چۆن ئینسان ناتوانێت هەوا هەڵ نەمژێت و بەبێ هەوا ناتوانێت هەوا ببڕێت یعنی مردن. پەیوەندی دەرەجە یەک وەکو هەواوان، دووهەمیان وەکو خۆراکوان. یعنی هەندێک جار ئینسان سێرەکەی جاری وای بە ڕۆژوە بیت لە بەیانی و تا ئێوارە نان ناخۆی ناژمریت. یعنی پێویستت پێیەتی، بەڵام ئەگەر نەشی خۆی چۆنەڵی تووشی کارەسات نابی. بۆیە پەیوەندی دەرەجە دوو ینی ئەتوانیت بەردەوامیش تۆ نەتوانی هەواڵیان بپرسیت لە بۆنەکانە هەواڵیان بپرسیت، یاخود لە مانگێکا جارێک ئێستا پەیوەندی تەلەفۆنی هەیە توانی بە تەلەفۆن قسەیان لەگەڵا بکەیت و پەیوەندیان پێ بکەیت. ینی بەم شێوەیە دەرەجە دوو وەکو خۆراک. پەیوەندیەکانی سێهەمیان ئەتوانین بڵین پەیوەندی کارکردنە. پەیوەندی کارکردن بە عەرەبی پێوترێت عەلاقات عابیرە. یعنی پەیوەندیەکی کارکردنە. تۆ هاوڕێیەکت هەیە لە کار لە فەرمانگە بەیەکەوەن، هاوڕێیەکت هەیە لێرە لە کار ئەکەن بەیەکەوە، هاوڕێیەکت هەیە لە خوێندن بەیەکەوەن کە جیابوونەوە پەیوەندیەکەتان ئەبچڕێت دوایەچنەوە خوێندنگە بەیەکەوە ئەبنەوە. ئەمانە ئەتوانین بڵین کۆمەڵێک پەیوەندی کارکردنەوەتە لە کاتی پێویستە دروست ئەبن و لە کاتێکیشا جاری وایە کاتیە و نامێنێت. یا جاری وایە سەفەرێک ئەەکەی بۆ شوێنێک کەسێک ئەبێت بە هاوڕێت پەیوەندیەکدان دروست ئەبێ بەیەکەوە لەو سەفەرە ئیتر ئەبێ بە هاوڕێت. دوای ئەوەی کە لە سەفەرەکە لە یەک جا ئەبنەوە پەیوەندیەکەتان ئەمێنێت
ساڵی جارێ لە ساڵێکا 2 جار 3 جار پەیوەندی تەلەفۆنیتان ئەمێنێتەوە بێکەوە ئەتوانین بڵین ئەم 3 جۆر پەیوەندیەمان هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە. خۆی وەکو پەیوەندی هەمیشە باس لەوە کراوە ئەگەر تۆ پەیوەندی کۆمەڵایەتی بتوانی باش دروستکەی سوودت پێگەێنە بۆ نمونە تەندروستتر ئەبی کواڵیتی ژیانت باشتر ئەبێ باشتر دەرەقەتی گرفتەکانی ژیاندی بەڵام ئێستا با ئەگەر بەڕێزت پێمان بڵیت ئێمە چۆن کار لەسەر پەیوەندیەکانمانکەین بەتایبەت ئەوانەی کە خۆمان هەڵی ئەبژێرین بۆی کە ئامانجانە پێی بگەین. ساحەرخان ئێمە ئەگەر لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە جۆری کەسایەتیەکانمان هەیە. 2 جۆر کەسایەتیمان هەیە توانین لە پەیوەندی کۆمەڵایەتیە جوان جیان بکەینەوە. جۆری یەکەمیان پێیان دەوتێت کەسە کۆمەڵایەتیەکان کەسە کراوەکان. ئەم جۆرە کەسایەتیانە وزە و تاقییان پێ بەردەوام حەز بە چیەکەن بەردەوام حەز بەوە ئەکەن خەڵک بناسن بەدەست خۆی نییە. یعنی ئەچێتە ناو دوکانێکەوە دوای 10 دقە چارەکێک یعنی لەگەڵ دوکاننارەکەی هەڵی 100 ساڵە یەکتری ئەناسن قسە و گفتوگۆ و ڕقم گۆڕینەوە بەم شێوەیە. ینی بەردەوام سێرەکەی لەوانەیە لە شارێکی وەک سلێمانیە ئەتوانین بڵین 3-4 هزار خەڵک بیناسن یا خەڵک بناسێت. بۆچی حەزی بە پەیوەندی کۆمەڵایەتی ئەمە خۆی سروشتی خۆی وایە و ناشگۆڕێت. بەڵام جاری وایە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە زۆری پەیوەندەکان ئەبێتە هۆکاری ئەوەی کێشە دروست ئەکابوو. یعنی کۆمەڵک خەڵک ئەناسیت کاتێک ئەزانیت کێشەیەکت بۆ دروستەکە. بۆ نمونە من ینی هەر کەسێک ئەناسم هاوڕێ خۆم بووە ڕۆژێکی یانوتی مامۆستا تووشی کێشەیەکی زۆر گەورە بوو وتم چییە؟ وتی وەڵی برادێکم ناسیوە لە ڕێگەی سەفەرکردنەوەمانەوە ناسیم و بووین بە هاوڕێ یەکتری سیارەیەکی کڕیوە من بووم بە کەفیلی. تۆ لە سەفەرێکە ئەم ئینسانت ناسیوە تەلەفۆنی بۆ کردوتی سیارەیەکم کڕێ ببە بە کەفیلم منیش چوون بووم بە کەفیلی. یعنی بەبێ ئەوەی کە بیر لەوە بکاتەوە من چۆن ئەبێ ببم بە کەفیلی کەسێک تازە ناسیوم یا لە سەفەرێکە ناسیمە. جا ئەم کەسایەتێ کراوانە هەروان بەو شێوەیانی هەر شتێکی لێ داوا بکە ناڵێ ناتوانم شەرم ئەکات طبیعەتی خۆی وایە سروشتی خۆی وێتی تەلەفۆنی بۆ کردوم پێوتم شتێکی وایە چوم کەفالەتم کرد و لەگەڵ یا بوومانە دوای 2-3 مانگ دیار نەمەوە ماوەیەکی بەسەر ڕۆی سەرم کرد تەلەفۆنێکم بۆ هاو زەلامێ بوو ئەرێ تۆ فلان کەسی بووی بە کەفیلی فلان کەس بەڵێ هیچ پارەی بۆ نێنام هەرە و پارەیە بۆ کە لەبەر دەمی توێ هاوێتی تەواو باقیەتی پارە کاکە وەڵڵی من ئاوا ناسیم وەڵا کاکە تۆ مەسوولیت مەجبور وتی دیار نەما ئەوت مەجبور وتی خۆم ڕۆشتم پارەکەممە. ینی زەرێکی زۆریشی کرد ڕۆشت مەبلەغی پارەکە ئەم دای چکە بوو بە کەفیلی. بۆیە ینی ئەم کەسایەتیانە بەردەوام حەزەکە خەڵک بناسێ ماڵم کێشەشی بۆ زۆر ئەبێت. بەس کۆمەڵی دووهەمیان سەری ڕەحەتە کەسە پارێزگارەکانن تەنها لەوانەیە نیو لە تەڕەفیق یاخود یەک ڕەفیقیە بێ 2 ڕەفیقەیە بی لە ژیانیا ئیتر پێویست ناکات ئەڵێ پەیوەندیەکانم لە هاوڕێتیە بە تایبەتی فراوانی بکەم چکە 1 کەس 2 کەس هەبێت کە من بتوانم لەگەڵ یا ئەڵسوکەوتکەم بەسە. ئەم کەسایەتیانە زیاتر حەزیان بەوەیە لە علاقاتی ئیجتیماعیشە حتا لە ناو خزمانیشە بەردەوام گلەییان لێ ئەکرێت ئەوەیە کە لەوانەیە جەژن و جەژن بێت بۆ ماڵی تۆ سرت لێبات. بەڵام خۆی طبیعەتی خۆشی وایە سروشتی وانی زۆر حەز بۆە نەک کەسێکی خراپێت شتێکە ینی سروشتی خۆیەتی. مامۆستا پشتیوان ئێستا ئەم کەسانەیە کێشانەی ڕەوەن ئەمان زۆر جار پێویستیان بە هەندێک پەیوەندی هەیە بۆ نمونە لە شوێنی کارە کێشیان بۆ دروستە بێت ئەبینی زۆر جار ئەگەر پەکیان بکەوێت کەس نە یارمەتیان بە. بەڵێ جاری وا هەیە ینی بیر لەوە کاتەوە پەیوەندی بە کەسێکەوە بکات ئەڵێ باشە من چەند وەختە هەواڵم نەپرسیوەیسە چۆن پەیوەندی پێوە بکەم. ینی بە عیبەیەکی ئەزانێ لەبەرەوە هاوکاریکردن لە کاتی تنگانەکانە کەم ئەبێتەوە. ئەتوانین لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە ئێمە ئەگەر کەسانێک وەکو کاکەوەند باسی کردوتی لە زووە ئەگەر کەسێک بێنین خۆشم لەو کەسانم یانی لە ئەتوانین بڵین لە جیلی ئاڵتونیەکانین لە 80کان و 70کانە ژیاوین ئەم شاری سلێمانیە ینی گەڕەک هەبوو لەگەڵ گەڕەکە ژن و ژنخوازیان ئەکرد. ینی کوڕی گەڕێکی لەگەڵ کچی گەڕەکەەکانی ژن و شنخوازیان ئەکرد هەردوو گەڕەکەکە ئەبوون بەچی ئەبوون بە وەکو خزم و کەسایەتیان لێ ئەهاو تەنانەت کاسە دراوسێتی پێ ئەوترێت ینی نانی خۆش هەبووایە ئەچون لە ماڵ یەکتری سفریان داخست و دووسێت دراوسێ بەیەکەوە دانیشتن لە حەوشەیەکی گەوریان نانیان ئەخوارد بوونەوەی دراوسەکان هەبوو بەڵام هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە پرسیارەکە لێرە ئەگەر ملاحەزە بکەین کاتی خۆی ئەو زەمەنە خەڵکەکان یەکەم سادە بوون ینی خۆیان کەسانێکی سادە بوون بەرژەوەندی دنیای بەرژەوەندی مەسلحەت ینی نەیبەست بوون بەیەکەوە. دووهەمی شار بچووک بوو
ینی هەموو شاری سلێمانی لە دووسێ گەڕێک پێک هاتبوو لە کانێسکان و لە مەڵکەنی و لە سەرشەقام و پیرمە سووریانی ئەم سێ چوار گەڕەکەی تیا بوو خەڵکی شارەکە هەمووی پەیوەندی هەبوو بە یەکتریە و یعنی یەکتریە ناسی بەس ئێستا شارەکان گەورە بوون فراوان بوون خەڵکەکان زۆر بوون وەکە خەڵکیش زۆر ئەبێت کێشەکان گەورە ئەبن لەبەرەوە سێرەی فریان ناکەون ئەمە یەکێکە لە هۆکارەکان ینی من کاتی خۆی گەنجێک بووم بەرپرسیارەتیم نەبووە لەناو خێزانەکەی خۆما کۆمەڵێک هاوڕێم هەبووە بەیەکەوە ژیاوین هاتو چۆی یەکتریمان کردووە لەو سەردەما بەو شێوە ینی خەڵک بەڵام ئێستا کە زەواج ئەەکەم مناڵم ئەبێت ئەکەومە بەرخن کۆمەڵێتر ئەبینیت کۆمەڵێک بەرپرسیارەتیەتە سەر ئەستۆم ئەو خۆشیەی جاران بینیمە کەم بۆتەوە بۆیە خەڵکە کۆنەکە سەوەکو خۆی ماوەتەوە ینی یادگاری خۆشەکان نمێشتێ ماوەتەوە بەڵام ئەگەر بیهێنی بیخیتەوە ئەم بەرپرسیارەتی ئێستا هەیەی لەوانەیە نەتوانیەوەی ئەو ساڵکە کەواتە گەورەبوونی شارەکان گەورەبوونی کێشەکان لە ناو خەڵکە و بەرژەوەندی خوێندنەوەکان وای کردووە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەم بێتەوە باشە لەگەڵ هەموو ئەمانەشا لەگەڵ هەموو ئەم بەرپرسیارەتی و جەنجاڵی ژیان و گەورەبوونی شارەیە ئەتوانرێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێز بکرێت با بڵێن نمونەیەک بنینەوە کۆبوونەوەی خێزان تا چەند گرنگە بۆ پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تایبەت لەگەڵ کەسە پلەیەک و پلە دووەکانە ئێمە ئەتوانین ئەوە بکەین بە پلاندانان چۆن ینی بۆ نمونە ئەگەر نتوانی هەفتەی ڕۆژێکیش دابنێن کە کۆبنەوە خێزانەکان بەیەکەوە لە مانگێکا جارێک بێت با بە 2 مانگ جارێک بێت خێزانەکان بتوانن کۆ ببنەوە بەیەکەوە خۆی لە ئەوروپا ئەمە عادەتە ینی ئێمە دایمە کە باسی ژیانی ئەوروپی ئەەکەین شتە خراپەکانیەتە بەرچاومان بەڵام شتی باشیشیان زۆر هەیە هەروەکو ئێمە عادات و تەقالیدیان هەیە ئەوانیش یەکێک لە عادات و تەقالیدەکانیان ئەوەیە ڕۆژێکیان هەیە لە هەفتەیەکیان ناویان ناوە ڕۆژی خێزان خێزانەکە بەیەکەوە دائەنیشن ناڕۆنە دەرەوە خێزانەکە بەیەکەوە دائەنیشن ماڵەوە لەسەر سفرەیەک دائەنیشن باسی کێشەکانی یەکتری ئەکەن باسی خۆیان ئەکەن تۆ چ کێشەیەکت هەیە هاتۆتە ڕێت باسی بکە با چارەسەری بۆ بدۆزینەوە ینی ئەمەیان هەیە ئەی ئێمە بۆ نەیکەین ینی خۆ لە کۆمەلگای خۆمانە ئێستا خەڵکە عەشائیرەکان زیاتر ئەوانەی کە خەڵکی دەرەوەن من دڵنیام ینی چەندین کەسێ لەوانەیە مانگانە هەفتانە کۆبوونەوەیان هەبێت بەیەکەوە کۆ ببنەوە بەسۆکو باسم کرد گەورەبوونی شارەکان و کێشەکان و مەسئولیاتەکان زیاد بووە جاری وایە بە مانگ ینی برا لەگەڵ برا خوشک لەگەڵ خوشکالەوانی یەکتری نەبینن بەخوا کاک پشتیوان ئێستا واشی لێ هاتووە کە زۆر جار ئەم مۆبایلە بەدەستەوەیە یەک مەجموعە خەڵک دانیشتون هیچی دڵی لە لای کەس نییە ئەوە خاڵێکی سلبیە کە باست کرد زۆر باش بکە باسی شت کرد هۆکارێکی تر بۆ کەسبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بوونی ئەم تەلەفۆنێ ئەم مۆبایلێ بۆ ینی بۆ نمونە من لە هەفتەکە 2 جار بە تەلەفۆن قساکەم یا هەفتەی جارە قسە لەگەڵ خوشکێکم برایەکم ئامۆزایەکم خاڵۆزایەک مەکەم ئیترڵم جەخۆ من هەواڵی ئەزانم ئەوتە بە تەلەفۆن قسەی لەگەڵەکەم بۆ بچم بۆ ماڵی ئەزانن ینی ئالێرەیە چۆنەڵەی خەلەلەکە دەرئەکەوێت چونکە ئەو پەیوەندیە ئەو کۆنتاکتەی کە من ئەچم بۆ لای باوەشی پیا ئەەکەم تەوقەی لەگەڵا ئەەکەم ئەچمە ماڵەکەی دائەنیشم دڵنیا بە زۆر تام و لەزەتێکی هەیە یعنی تاقیب بکەنەوە ئەو کەسانی کە ئێستا گوێیان لە منە حتا خۆیان تاقیب بکەنەوە تام و لەزەتێکی چێژێکی تایبەتی هەیە کە من بچمە ماڵی برایەکم ماڵی خۆی ماڵی ئامۆزایەکم بچمە ماڵەکەی دابنیشم و قسەی خۆش بکەین بەیەکەوە لەوەی بە تەلەفۆنێک بە ڤایبەر یەکتری ببین و قسە بکەین هەستکردن بە یەکتری چونکە یەکێک لە چۆنەڵی دەروون ناسەکان باسی ئەوە ئەکەن ئەڵەن کاتێک کە خۆشەویستی بینی دایک و مناڵ لە چیا دروست ئەبێت کاتێ ئەم دایکە ئەم مناڵە ئەگرێتە باوەشیەها باوەشی پیا ئەکات شیری ئەداتێ لەو کاتێ خۆشەویستێکە ئالەوە دروست ئەبێت ینی لەو بەرجەستەکردنە بەریەککەوتنە کەواتە کاتێک کە من ئەچم بۆ لای کەسێک تەنانەت هاوڕەیەکی شت ینی کە ئەچی بۆ لای تەوقەی لەگەڵاکیت و ئەچیتە ماڵەکەی زۆر زیاتر پێی خۆشەوە لەوەی کە تۆ بە تەلەفۆنێک هەواڵی پرسی کەواتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە تەلەفۆن با ئێمە کەمیکەینەوە بەڵکو بە سەردانیکردن زیاد بکەین باشترە باشە گرنگیدان بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگیدان بە کەسانی بە تایبەت پلە یەک و پلە دوو لە پێشترا گرنگی پێنایت بەڵام کە شتێکی لێ بەسەریەت یان کۆچی دواییە کات یان تووشی نەخۆشیەکە بێت ئایا لەو کاتێ هیچ گرنگێکی هەیە گەر بچی بۆ لای وەستان لە بەردەم هۆڵی نەشتەرگەریە ئەو کەسە نەشتەرگەری ئەنجامەیات گوڵبردن بۆ سەرگۆڕەکەی یان
گریان و لە خۆدان لە کاتی پرسەکە ئەمە هیچ گرنگی کێمێنێ هیچ بەهایەکی هەیە پرسیارێکی جوانە ینی شتێکی باشت هوروژان هەر ئەوەی بکە باسم کرد ینی کۆنتاکتکردن لەگەڵ یەکتریا تۆ کەسێکت هەیە نەخۆشە ینی لە جیا کەوتۆ مانگ کە پێ دووتراوە فڵان کەسکی خزمت نەخۆشە لە جیا کەوتوە عملیات کراوە هەر ئەڵی ئەچم ئینشاڵا سەرێکی لێ ئەدەم وەکو باسم کرد مەشاکلەکانی ژیان واد لێ ئەکات کاتێک کە زانی ئەو چاگە بێتەوە تۆ نەچووی بۆ لای بۆیە باشترین شت ئەوەیە کاتێک کە هەواڵێکت بیست یەکسەر بڕیار بیت و جێبەجێکیت کاتە کە تۆ پێت ئەوتێت فڵان کەس خزمتە نەخۆشە یا فڵانشتی بەسەر هاتووە یەکسەر بچۆ بۆ لای بۆ ئەوی هەست بکە کە تۆ چۆنەڵی خەمی ئەخۆیت بەڵام لە ساپەنجای کاریگەری هەیە کاتێک کە ئەو حادیسەکەی بەسەرایان نەخۆش کەوتووە اینجا تۆ ئەچی بۆ لای ئەگەر تۆ پێش ئەوە هەواڵی بزانیت کە نەخۆشە لەگەڵ یا ئەڕۆی بۆ لای پزیشک هاوکاری مادی ئەەکەی چیت پێویستە بابێن بۆلات بەمە دڵی خۆشە کاتێک کە ئەمەلیاتەکە ژەگری ئەگەر لەو ڕۆژیان نەشتوانی بچی بۆ لای کەواتە تۆ ئیشی خۆتت کردو وەکو کەس و وەکو خزمایەتی لەگەڵیا خۆشەویستی داوەتێ کە کرا دوای ئەچی بۆ لای دوای نیشتەرگەرێکە هەمان هەستی هەیە بەڵام جاری وایە تۆ دوای مردنی کەسێک ئامۆزایەک دەخوانەخوا سەخان سێرەکی چەندین وەخت نەخۆش بووە یا وەفات ئەکات بە حیاتی ماڵیت نەبینیوە لە تازیەکە یاچی بە خێراتنی خەڵکەکەی ئەوەستی ئەمە سوودی چییە؟ یعنی هیچ سوودێکی یان گریان ئەو ڕۆژەیە هیچ سوودێکی نییە یعنی هەندێک جار من لە پۆستی فەیسبووکەکەی خۆمە هەندێک جار ئەو شتانە نووسیوە ینی جاری وا بۆ نووسیومە من لە دوای مردنی خۆم ینی پێویستم بە چییە کەسێک بێت دەست بەسەری مناڵەکان ما بێنێت پێویست ناکات بۆچی دەست بەسەری مناڵەکە مایێنێ حتا مام بێ خاڵ بێ هەر کەسێک بێت ئامۆزا بێ دەست بەسەری مناڵەکەما بێ هاوکاری بکە ئەو کاتێک کە من نەخۆشم پێویستم بێتی لە دنیایم یا ساغم هاتوو چۆن بکە و خۆشەویستێکە دروست بێت نەکخوا نەخواستە دوای مردنەکە دوای مردنەکە هیچ سوودێکی نابێت یا دوای ناڕەحەتێکە کەواتە ئێمە ئەبێ خۆمان هەوڵ بین لەمێشی خۆمانە ئەمانە زیینو بکەینەوە جاران ئەوە هەبوو وەک کاریگەریەکی تریش هەیە کەسی ڕیشسپی ها دەمساغ لە ناو ئایلەیە ئەمە زۆر کاریگەری هەیە یعنی شەرت نییە پیر بێت من کوڕێک ئەناسم گەنجە ینی تەمەنی ئەتوانم بڵم لە نەوەتەکانەیە 85 بۆ نەوەیە موالیدی جارێکیان لە دەورەیەکە هەر قوتابی خۆم و دەورەیەکم پێوتەوە دوای دانیشتین بێکەوە قسەمان کرد وتی مامۆسا باوەڕ هەبێت لە ناو عەشرەتەکەی خۆمانە شارباژێڕین وتی کۆبوونەوەمان هەیە هاوکاری بۆ یەکتری کۆکەی نۆگەل لێ قەومانی شتێ ببێ ئەمانەمان هەیە لە ناوێکە بە هەمویان لە هەمویان بچووکتر منیان هەڵبژاردووە کردویانم بە ڕیشسپی گەورەکانیش تایەتی وەکو باوکم وایە ینی من قساوتم بۆ وتی لەبەر ئەوەی کە گورج و گۆڵترین کەسم ئەوان ئەویان نەخوێنێتەوە من تەمەن من کاتە تەمەن دەور نییە بۆ ڕیشسپێتی جاری وا هەیە تۆ ئامۆزایەکت خاڵۆزایەکت یا کەسێک خۆت لە ناو خێزانەکە ببە بە ڕیسپی و کەسەکان کۆکەرەوە لە ماڵەکەی خۆت کۆیان کەرەوە ئێستا باخ هەیە زۆر کەسەیە باخ هەیە یعنی لە باخەکەی خۆت لە باخی کەسێکتان کۆ ببنەوە ینی بەڕاستی وەسائلەکان زۆرە بەس ئێمە تەمەڵین جا ئێستا بابێنە سەر ئەوەی کە ئەمانە هەندێک لەو پەیوەندیانە بوون کە هەن لە ژیانمانە و باشترەوەی قەدریان بزانین هەندێک لە پەیوەندەکان ئێمە خۆمان دروستی ئەەکەین وەکو پەیوەندی هاوڕێیەتیە پەیوەندی کارە کۆمەڵک پەیوەندی تر پەیوەندی خۆشەویستی ئەمانە ئێمە چۆن ئەم پەیوەندیانە کاری لەسەر بکەین و دروستیکەین چون پێویستمان بە هەندێکیان هەیە سەحرخان باسی دوو کەسایەتیم بۆ کردوتم یەکێک هەیە کۆمەڵایەتی کراوەیە یەکیان هەیە پارێزگار و کە ینی حەز ئەکات بە تەنیا بێت ئەم جۆرە کەسایەتیانە ینی لە کۆمەلگا هەیە لە ئەوروپا بێت لە کوردستان بێت لە مال لە هەر شوێنێک بێت ئەمە هەیە بۆیە لە ناو کە تۆ خودی خۆتە ناسی کەسایەتێکی کۆمەڵایەتیت کەواتە بە ئاسانی ئەتوانی لە پەیوەندی کات پەیوەندی خزمایەتی پەیوەندی خۆت لەگەڵ کە سوکاری پلەیەک و دوو پلە سێ پلە هەر کامێکیان بێ ئەتوانیت بەهێزی بکەیت بەڵام پارێزگارەکان ناتوانن کاتە کێشەکە ناتوانن کێشەکە لێرایە یعنی کەسایەتی خۆی وایە یعنی حەزی بەو شتە نییە بۆیە چەند زەختی لێ بکەیت لەوانەیە خوا نەخواسە تووشی ئینهیار ببێت تەنانەت دایک و باوک لە مناڵە ینی من ئەمە لە خولەکەی خۆما خولی ناسینی کەسێتی باسی ئەەکەم بۆ دایکان و باوکان جاری وایە تۆ مناڵێکت هەیە تەبیعەتی وایە یعنی پارێزگارە ئامۆزایەکی پرزایەکی ماڵی پورێکی ماڵی خاڵێکی یەن بۆ میوانی هاتوون بۆ میوانی ینی لە ڕووی نایە بێتە دەرەوە یەکسەر بە خێرهاتنیان بکات
باشە لەو ناوەڕاستە کەسێتیەکمانە چون ئەسان نە بە دەرەجەیەکی زۆر کراوم زۆر بڵێم دنیای هاوڕێن بێن نە بە درەجەیەکی ژوام کەیتر بۆ نمونە نەتوانم لەگەڵ کەسا هات تۆ بەلای کراوەیەکە ئەچیت شایەتیش لەو ناوەڕاستەیە بەڵگەشت بۆ ئەو شەوەیەکتریمان بینی احتیاتی لە سیتیستار بوو چاکوچۆنیمان کرد بەیەکەوە بەڵام من زۆربەی وەخت جاری وا بوو بازە کەسم بینیوە لە هەنێ تەلەڤیزیۆن مقابلەکراین لە دوورەوە ینی هەستم کردووە نایەوێ من بچم بۆ لای خۆم کەسێکی کراوم بچم بۆ لای چاکوچۆنی لەگەڵ کەم دوور کەوتمەتەوە نەمکردو تەکنیکەکان بۆ کەسێ وەکو من بۆ نمونە کە ئەو ئامادەی لە بینی هەردووچیشیانە ئەبێت سەحرخان کاکەوەن ینی ئەتوانی لە بینی هەردووچیانە بژیت چونکە ئەگەر نەتوانیت خۆ بگونجێنیت خوانە خواستە تووشی کە ئابە ئەبیت ینی هەردوو کەسایەتێکە لە مرۆڤ هەیە پارێزگاریشی تیا هەیە و وەکراوەیەکەشی تیا هەیە بەڵام بەپی واقع خۆی ئەگونجێنێت تەکنیکەکان بۆ من چیە بۆ نمونە پەیوەندی لە شوێنی کار لەگەڵ بەڕێوەبەر لەگەڵ ئەمانەیە بتوان دروستکە بەڵام بە سنوورە دروستەکەشی وانە بێترانێک جەر زیاد لە ڕادە شتێکەڵە بن پەیوەندی دارەکە خۆت ئەتوانی سنووری بۆ دابنێت بۆ نمونە ینی تۆ خۆت کەسایەتێکی کراوەیت و بەڕێوەبەری بەشێشیت بەڵام تۆ لە ئیدارەیە لە کاتی ئیشکردنە لەگەڵ فەرمانبەرەکان تا ئەگەر کەسێکی کراوە بیت دوای ئیستیغلال ئەکرێت بۆی تۆ لێرەیە لە بینی کراوە و پارێزگاریەکە ناوەندگیریەک وەرئەگریت و ئاسان ینی لەگەڵیانە هەم پارێزگار ئەبیت هەم لە کاتێک ئەگەر کێشەیەکی هەبێ شتێکی بێ بە کەسێکی چی کۆمەڵایەتی لەگەڵە هەندێک پەیوەندی هەیە کێشەت بۆ دروست ئەکات کێشت بۆ دروستەکە ینی بۆ نمونە نزیکی شەلێت خۆ تۆ ناتوانانی قەتعی علاقەی لەگەڵا بکەیت بۆی ئەتوانی سنووری وەدانی کاڵی کەیتەوە یعنی لە جیاتی ئەوەی کە تۆ بەردەوام هەفتانە سەردانی بکەی مانگی جارێ سەردانی بکەی ئەیکەم بە 2 مانگ جارێ 3 مانگ جارێک بۆ ئەوەی کە کێشەم بۆ دروست نەبێت کە پەیوەندێک کۆمەڵایەتەکان جاری وا هەیە هەندێک عایلە هەیە بەدەست خۆشمان نییە ئەمە کەسایەتی ئەومە تەبیعەتێ لەوانەیە کەسێکی تیا بێت زمانی ببێت خوا نەخواستە ینی قسە بەرێت و قسە بهێنێت کێشە دروست ئەکات تۆ ئەمە کەسی خۆشتە ینی چیری ئەەکەی خۆ نابێت قەتعی علاقەی لەگەڵا بکەی بۆ ئەبێ بێیت سنووری بۆ دابنێت ئەگەر تۆ بە 2 مانگ جارێک ئەیبینی 3 مانگ جارێکی بین بیکە بە 6 مانگ جار یا لە مناسەبات تا سەردانێکی بکە جەژنا و جەژم چۆ بۆ لای ئەو کاتە کێشەکانت کەمتر ئەبێتەوە باشە مامۆستاتوانێ گۆڕانکاری هەیە لە سروشتی کەسەکانە کەسێک کە پارێزگار بێت بێوێت بێ بە کەسێکی کراوە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەهێز بکات یان بە پێچەوانەوە بەڵێ ئەتوانێت قەتعی نییە بەڵام بە ڕێژەیەکی کەم ینی ئەتوانین بڵین لە سا 25 بۆ 50 هەر ئەوە زانستیە مایرز برێکس علمێکە ینی بردۆزێکە باسی ئەکاتەڵێ مرۆڤەکان ئەتوانن لە سا 25 بۆ 50 ینی ئینسان بتوانێت خۆی بگۆڕێت بە پێی واقعەکە هەر لە دەروونناسیە شتێکی پێ ئوترێت سلوکی تەکەیوفی ینی خۆگونجاندن لەگەڵ واقع ئەمە علمە لەبەرەوە تۆ ئەبێت لەگەڵ واقعەکەی خۆت بگونجێنی بۆیە ئینسان ئەتوانێت یعنی ئەمە نیە حتمیان تۆ بڵێ من ناتوانم خۆم بگۆڕم لە 125 بۆ 50 خۆت ئەتوانی بگۆڕی بەڵام لەوە زیاتر ئەگەر هەوڵ بیت ئەبێ بە ماسک ئەبێ بەم قیناع پێێتەوە دەرئەکەوێ ینی زەختکردنە لە خودی خۆت بۆیە جاری وایە تووشی کێشە خۆشت هیلاکە کە ئەوە مشکلە بۆ دروستەکە زۆر سپاس بۆ تەجوانەکانت بە هیوایەوەی کە ئەم جارە لەمە بەدووە زیاتر ئاگامان لە پەیوەندەکانمان بێ ئەوەی لە ژیانمانە هەمانەوە قوڵقەم و خزمۆکار و ئەوانەشی کە دروستی ئەنەکەین تۆزێک ئەم جارە زیاتر ورد بین لە هەڵبژارنەکان. زۆر سپاس بۆ بەڕێز